سەلام چەند بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ڤیدیۆی ئەمڕۆم پێشکەشە بە دەرچوانی بەشی دەرمانسازی لە کوردستان. Working as a pharmacist in Canada. من بەشی دەرمانسازیم تاو کردو لە کوردستان. ئەمەوێ مۆڵەتی کار وەربگرم بێم لە کەنەدا کار بکەم لە بوارەکەی خۆم. هەنگاوە سەرەتاییەکان چین؟ چۆن مۆڵەتی کار بەدەست بێنم؟ لە ڤیدیۆی ئەمڕۆ هەموو هەنگاوەکان لەسەر وێبسایتی سەرەکی بۆردی دەرمانسازانی کەنەدا باسەکەم لەبەرەوەی وێبسایتەکەیان تۆزێ ئالۆزە بۆیە بە باشم زانی هەندێک ڕوونکردنەوە چەند خاڵێکی گرنگ باس بکەم لەسەر وێبسایتەکە. ئەنجا با ئێمە بڕۆینە گوگڵ و دەست پێ بکەین. ئەم لە گوگڵ ئەنووسم فارمەسی گەیتوی کەنەدا. ئەم وێبسایتەکەمەوە پێشەوەی دەست پێ بکەم ئەبێ لە سەرەتاوە خۆم یەکلایی کەمەوە من لە چ پارێزگایەک ئەمەوێ کار بکەم لەبەرەوەی ئەو مۆڵەتی کە لە کۆتاییە بەدەستیە هێنم تەنها بۆ یەک پارێزگای دیاری کراوە. بۆ ئەوەی زیاتر لە داواکاریەکانی هەر پارێزگایەک زیاتر ئاشنابم و زیاتر بخوێنمەوە لەسەری لەم وێبسایتە چمە سەر هاوتووە ئەپلای. لێرە هەموو پارێزگاکانی کەنەدای دیاری کردووە. بۆ نمونە من ئەلبەرتا هەڵبژێرم ئەمەوێ لە پارێزگای ئەلبەرتا بخوێنم. لێرە 4 هەنگاوی سەرەکی لە هەموو پارێزگاکان وەکو یەکە. دوای ئەو 4 هەنگاوە کە تەواو بوویت ئینجا یاساکان ئەگۆڕێن. لەوانەیە لە پارێزگای ئەلبەرتە داوای دووسێ تاقیکردنەوەی بچووکی ترت لێ بکات. لەوانەیە لە پارێزگایەکی تر ئەو تاقیکردنەوانە پێویست نەکات ئەو تاقیکردنەوانە بکەیت. هەتا qualifying examination ئەم 4 هەنگاوە هەتا qualifying examination لە هەموو پارێزگاکان وەکو یەکە. دوای ئەوە ئەگەر هەر داواکاریەکی تر هەبێت بۆ نمونە ئەمانە ئەوە لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی ترە گۆڕێت. بۆیە ئێوە کە مەجالتان هەیە ئەتوانن بێن لە هاوتووە ئەپلای لە بەشی هاوتووە ئەپلای زیاتر لەسەر ئەمە بخوێنەوە. ئەمە لەلایەک. هەنگاوی یەکەم چۆن دەست پێ یەکەم؟ ئەچمە سەر ئنڕۆڵ. لێرە ئەم بژاردەیە هەڵەبژێرم create a profile. ئەکاونتێ بۆ خۆم دروست دەکەم لەم وێبسایتە. زانیاریەکانم داخلەکەم. دوای ئەوە سەبمت دائەگرم. کۆدێکم بۆیت بۆ ئیمێڵەکەم و کۆدە پێویستیت پێ بێ لە داهاتوو لە فۆرمەکانی داهاتوو کە پڕیانەکەیتەوە ئەبێت ئەو کۆدە داخل بکەیت. پارەی خۆتیاوە و کۆدت بۆ هاتووە هەموو شتێک تەواوە. هەنگاوی دووەمت یەیتە گوگڵ ئەنووسی PEBC Pharmacy Examining Board of Canada. ئەمە بۆردی دەرمانسازانی کەنەدایە. ئەچیتە سەر وێبسایتەکەیان. لێرە ئەمەیان هەڵەبژێری I am a pharmacist candidate. International graduates Enter. لێرە پێتەڵێ 3 هەنگاوی سەرەکیت هەیە. یەکەم document evaluation هەڵسەنگاندنی بڕوانامەکەت. دووەم تاقیکردنەوەی یەکەم کە پێڵەن the pharmacist evaluation examination. دووەمیش سێیەمیش the pharmacist qualifying examination کە لە 2 بەش پێکاتوە پارت 1 لەگەڵ پارت 2. بابزانین document evaluation چییە؟ ئەمە ئەکەمەوە. لێرە لە document evaluation تۆ بڕوانامەکانت ئەنێریت بۆ کەنەدا. باش من چی بنێرم بۆ کەنەدا؟ ئەچیتە سەر applying for document evaluation. پێت ئەڵێ تۆ چی ئەبێ بخەیتە ناو زەرفێکی داخراوە و بینێری بۆ کەنەدا. لێرە نووسراوە You will need to submit the following to be considered for document evaluation. یەکەم application form. لە ئەکاونتەکەت لێرەش هەر لەم وێبسایتە application formێکی پڕیەکەیتەوە. دووەم پارەکەی خۆتەیە. سێیەم document to support identity. یعنی چی؟ یعنی پاسپۆرتەکەت. تەنها پاسپۆرتەکەت هەنێری. پاسپۆرتەکەت ئەبێ پشتڕاستکردنەوەی بۆ بکەی نۆتۆرایزی بکەی. نۆتۆرایز یعنی چی؟ یعنی کارمەندێک لە قونسوڵخانەی کەنەدا لە هەولێر لە ئۆفیسی کەنەدا لە هەولێر ئیمزایەکت بۆ بکە یاخود نووسراوێکت بیاتێ کە تۆ خاوەنی ڕاستی ئەم پاسپۆرتی. ئەی باشە ئەگەر قونسوڵخانەی کەنەدا نەبێت لە هەولێر من چی بکەم؟ لەم حاڵەتە دووشت هەیە توانی بیکەی. یەکەم بچیتە سنتەری پڕکردنەوەی ڤیزە لە هەولێر لە شەقامی گوڵانە لە لای نزیک قونسوڵخانەی تورکیایە. ئەچیتە ئەوێ قسە بکە لەگەڵ بەرپرسێک
باشە لەوانەیە کارمەندە کوردەکان ئەگەر ئیمزاشت بۆ بکەن لەوانەیە ئەو ئیمزایە ینی حساب نەکرێ بۆیە هەڵ بە لەگەڵ کەسێک قسە بکەی کە ئیقامی کەنەدا هەبێیان خۆی خەڵکی کەنەدا بێت لەوێ کار بکات جا بەڕێوە بەربێ هەرکەیەک بێت پێی بڵێ کە نۆتۆرایزی پاسپۆرتەکەت بۆ بکات و لە حاڵەتێکی تریش ئەتوانی لێرە نووسراوە ئەگەر هەر پرسیارێکت هەیە سەبارەت بە پاسپۆرت نۆتۆرایزکردن ئیمێلمان بۆ بنێرە ئیمێڵێک بۆ ئەم ئیمێل ئادرێسە بنێرە و پێیان بڵێ من لە عراقم چۆن یارمەتیم ئێن پاسپۆرتەکەم نۆتۆرایز بکەم ئەمە یەک وەڵا ئەمە سێ بوو یەک نەبوو چوارم document to support graduation and licensing certificate واتە ئەو بڕوانامەی ئێمە هەڵیەواسین لە دیوار کە ئاماژە بۆ کە تۆ زانکۆ تاو کردووە زانکۆی پزیشکی تاو کردو بەشی دەرمانسازی دوم ترانسکریپت واتە بڕوانامەکەت کە هەموو ئەو کۆرسانەی خوێندوتە لە زانکۆ ئاماژەی پێوە کرابێ لەگەڵ نمرەکانت لەگەڵ کۆنمرەی هەر 5 ساڵی زانکۆت هەمووی بە زمانی ئینگلیزی ئەبێ تەصدیق شەهادەشت کرد بێت لە کوردستان licensing statement واتە نووسراوێک کە ڕێگە بە تۆ دراوە مۆڵەتی کارت هەیە وەکو دەرمانساز لە کوردستان کار بکەی یاخود دەرمانخانە بکەیتەوە ئەوە خۆتان زیاتر لەوانەیە شارەزابن کە ئەو ستیتمنت یاخود ئەو نووسراوە لەکوێ دەستەکەوێت جالانێ بچیتە سندیکای دەرمانسازان یاخود لە زانکۆ وەری بگری ئەوە بێ وەریگەڕیتەوە سەر زمانی ئینگلیزی و ختم و مۆری پێوە بێت ینی ڕسمی بێت ئەو نووسراوە و ئاماژە بۆ کرابێت تۆ لەکێوە ئەو مۆڵەتت وەرگرت و چەند ساڵە ئەو کارەکەی تو تاکەی ئەو مۆڵەتت بەردەستە ئستا ئەمە زانیتان 4 خاڵ هەیە چەند داواکاریەکی هەیە چەند دۆکیمنتێکە کە ئەبێ هەمووی بخەیتە ناو زەرفێک و بینێری بۆ کەنەدا دوو شتەیە لێرە یەکەم زەرفەکە ئەبێ ختم و مۆری زانکۆی پێوە بێت دووەم کە ئینێری بۆ بە DHL یاخود بە پۆست لە ڕێگەی DHL یاخود لە ڕێگەی فێدەکس ئینێری ئەبێ ئادرێسی زانکۆ لەسەری بنووسی نابێ ئادرێسەکەی خۆت بنووسی بۆ لەبەرەوەی ئەگەر بزانن خۆت نردوتە لێت وەرناگرن و لە زانکۆکانی خۆمان ئێمە زانکۆ هیچ دۆکیمنتێک نانێرێ ڕاستە و خۆ بێ خۆت پارەی پۆستەکە بیێ لەم حاڵەتە ئەدرێسی زانکۆکەت بنووسە باوا هەست بکەن کە زانکۆ نردووەتی ئەی باشە پرسیارێکی تر بۆ کوێ بینێرم بۆ چه ئادرێسێ بینێرم کە چیتە پۆست جا DHL بەیان هەر کۆمپانیایەک بێت بۆ ئەم ئادرێسە ئینێری لە تۆرۆنتۆ باشە بڵێ ئەو زەرفەم بۆ بنێرن بۆ ئەم ئەدرێسە ئەدرێسەکە دراوە و دۆکیمنتەکانی خۆت نرد زەرفە داخراوەکەی خۆت نرد و چاوەڕێەکەی کە چاوەڕێەکەی دوعاکەیت و ئیتر ئەڵێ خوایە بازوون ناوم بێتەوە جگە لەوەی کە دوعاکەیت و چاوەڕێەکەیت ئەبێ چی بکەی خۆت حازرکەی بۆ تاقیکردنەوەکان ئەو کاتێک کە چاوەڕێیەکی تقریبەن 2 بۆ 3 مانگی پێچێ وەکو پرۆگرامەکانی تر نییە یاخود وەکو پیشەکانی تر نیمە زوو وەڵامت ئێنەوە دۆکیمنت ئیڤالویشن ئەوەی پێ ناچێت 3 مانگێکی پێچێ کە وەڵامت ئێنەوە ڕپۆرتێکت بێت بۆ ئیمێڵەکەت ئەڵێن کە تۆ بڕوانامەکەت ئاماژە پێکراوە هەمان ئاستی خوێندنە لە زانکۆکانی کەنەدا بۆیە دەست بکە بە هەنگاوی داهاتوو باش هەنگاوی داهاتوو چییە؟ هەنگاوی داهاتووت Pharmacist Evaluation Examination ئیگزامی یەکەم تاقیکردنەوەی یەکەم 100 پرسیارە مالتیپل چۆیس 100 پرسیاری هەڵبژاردەیە لەسەر هەموو ئەو کۆرسانەیە کە خۆت خوێندوتە کە لە زانکۆ خوێندوتە دوو شتی زۆر گرنگ هەیە یەکەم لەکوێ تاقیکردنەوە کە ئەکرێت ئێوە زۆر خۆشبەختانە یعنی زۆر لەکین تەنها لە کەنەدا ئەم تاقیکردنەوەی ناکرێت بەڵکو لە چەند وڵاتێکی تریشەکرێ نزیکترین وڵات لێمە تورکیا لە تورکیا تاقیکردنەوەی ئەکرێ ناوتان نەنووسن بۆ سنتەری تاقیکردنەوەکەی تورکیا ئەمە یەک دووەم بۆ ئەوی بزانی پارەی ئەم تاقیکردنەوەی چەنە لێرە لە examination dates and fees ئەمە ئەکەیتەوە لێرە ناوی هەموو تاقیکردنەوەکان و
هەموو ڕێکەوتی تاقیکردنەوەکە وەکەی دەدلاینە بۆ ناونووسین لە خوارەوەش نووسراوە چەنی تێچێت. ئستا بۆ نمونە document evaluation $675 کەنەدیە، evaluating examination ئیگزامی یەکەمە $870 کە ئەمەت کرد تاقیکردنەوەی یەکەم دەرچوویت ریزڵتی خۆت وەرگرتەوە نمرەیەکی باش تێنابوو ئەچی چیەکی تاقیکردنەوەی دووەمەکەیت. تاقیکردنەوەی دووەم لە دوو بەش پێکاتوە. تاقیکردنەوەی دووەم The Pharmacist Qualifying Examination پارتی 1 و 2 لە دوو بەش پێکاتوە. لێرە ئەم لینکانەتان هەمووی بۆ دانێم پێتەڵێ تاقیکردنەوەکە چۆن نەکرێ و لە چەند پرسیار پێکاتوە و شێوازی پرسیارەکان چۆنە و کاتەکەی چەنە و پارتی 1 لەسەر چ بابەتێکە و پارتی 2 تاقیکردنەوەی دووەم لەسەر چ بابەتێکە. باشە؟ هەموو زانیاریە کە چۆن تاقیکردنەوەکە ئەکرێ و چۆن ناوت بنووسی و کەی تاقیکردنەوەکە بکەیت هەمووی لێرە نووسراوە خۆتان ئەگەر کاتتان هەبوو بیخوێنەوە. بۆ ئەوی بزانیت چ سەرچاوەیەک بۆ تاقیکردنەوەکان بەکارێت چ کتێبێک لەسەر چ کتێبێک بخوێنیت لێرە بنووسە resources reference and learning resources وەرە ئێرە لێرە نووسراوە this link provides a list of references and resources that might be helpful یعنی لەوانەیە سوودی هەبێت بۆت. تۆمارکردنی هەموو کتێبەکان بخوێنیت بەڵام ئیتر خۆت دڵنیام ئەبێ بزانی چ کتێبێک بخوێنیت و ئەگەر تاقیکردنەوەیەک بکرێت زیاتر لە چ بابەتێک تاقیکردنەوەکان یاخود لە چ سەرچاوەیەکەوە بخوێنی و زیاتر خۆتان ئەتوانن سەیری ئەم لیستە بکەن و سەیری ئەم وێبسایتانە بکەن. ئەمە ڕفرەنس کاتە سەرچاوت هەیە ئەزانی لەکوێوە تاقیکردنەوەکان لە چه سۆرسێکەوە توانی بخوێنی. یتە خوارەوە لێرە پارتی دووەم تاقیکردنەوەی دووەم بەشی دووەمی بە $1835 کەنەدیە. تکایە جوان بخوێنن زۆر بخوێنن خۆتان هیلاکەم بۆ ئەوی یەکجار تاقیکردنەوەکە بکەن بە یەکجار لی دەرچن پێویست نەکە پارەیەکی زۆر بێن ئەگەر دەرنەچوون بۆی تاقیکردنەوەکە دیسان بکەن هەڵبەن بە یەکجار دەرچن و بە یەکجار نمرەی باش بێنن. ئیتر لێرە هەمووی نووسراوە چەنێ پارەی تێچێ. کاتە ئێستا من زانیم دوای ئەوەی دۆکیومنتەکانم ئەنێرم دۆکیومنتم نرد ئەدرێس دراوە دۆکیومنتم نرد هەموو شتێک تاو بوو ئیمەڵیان بۆ ناردم کە ئیمەڵیان بۆ ناردم پیانوتم تاقیکردنەوەی یەکەم بکە. تاقیکردنەوەی یەکەمم کرد دەرچوم ناوم ئەنووسم بۆ تاقیکردنەوەی دووەم سەیری دەیتەکانەکەم زانم کەی تاقیکردنەوەی دووەم دەست پێەکە و کەی ناونووسین کۆتایی پێێت. تاقیکردنەوەی دووەمەکەم بەشی 1 دەرچوم بەشی دووەکەی بەشی دوو لە هەمووی قورسترا چکە کۆتا تاقیکردنەوەی کورسەکە بیکەی لەم پرۆسێ. ئەوە شت کرد و دەرچویت. پرسیارەکە لێرە ئەوەیە دوای ئەوە چیەکەی؟ دوای ئەوە بۆ خۆت دانیشی شکری خواکەی. دوای ئەوە چیەکەیت؟ هیتۆ سەر ئەم وێبسایتە لێرە بۆ نمونە تۆ پارێزگای بریتیش کۆلۆمبیات هەڵبژاردبوو پەیوەندی بە بۆردی دەرمانسازانی پارێزگای بریتیش کۆلۆمبیاواکەیت ئەڵێ فەرمونون ئەوە من دەرچوومەوە نمرەی باشم هێناوە دەی وەرم گرنگی مۆڵەتم بنێ با بێم ئیش بکەم لە کەنەدا. ئیتە ئێرە College of Pharmacists of British Columbia ئەمە داگرە. لێرە هەموو زانیاریەک بڵاو کراوەتەوە زۆر ناچمە ناو ئەم بابەتە لە بەرەوەی ناتوانم من لەم ڤیدیۆ هەموو شتێکتان بۆ شیکەمەوە بەڵام دڵنیام خۆتان ئەگەر سەیریکەن ئەزانن داواکاریەکان چییە. تۆ هەتا ئێرەت هێنا evaluating examination و پارتیەک و دووت کرد و دەرچویت و کێشت نییە. دوای ئەوە ئەم چەند داواکاریە بەپێی پارێزگاکە ئەگۆڕێت. بریجینگ پرۆگرام هەیە لێرە بۆ نمونە بریجینگ پرۆگرام $10,000 یعنی چی؟ یعنی بۆ ئەو کەسانی کە دوای ئەوەی تاقیکردنەوەکانەکەن و سەیری
بەڵگەنامە و بڕوانامە و سەیری نمرەی تاقیکردنەوەکان دەکەن بڕیار لەسەرەوەیان کە تۆ پێویستی بە برجنگ پرۆگرام هەیە یان نا ئەگەر پێویستیت پێ نەبێت و ئەزمونێکی زۆر هەبێت لە کوردستان پێویست ناکە برجنگ پرۆگرام پێویست ناکە کورسی زیاتر بخوێنی و ئێمە زۆر کورسمان خوێندووە لە بەرەوەی ئەندەرگراجوێتی فارمەسی 4 ساڵە بەڵام لە کوردستان 5 ساڵە خوێنیم یعنی دڵنیابن سەر و زیا خوێندوتانە ئێوە لەوانەیە ئەگەری هەیە کە ئەمەتان بۆ حساب نەکرێت بەڵام ئەو کاتە خۆیان بڕیارێن من ناتوانم بڕیار بێم بۆ پارێزگاکانی تریش لێرە سەیریکەن ئەنجا شتێکی تریش ئێمە ئاماژەی پێ بکەم تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی باسی ئەوەم نەکرد ئەبێ ئایلست هەبێت تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی ئایلس بکەی بەشی ئەکادمیک ئەبێ حوتت هەبێ و لە هەر سێکشنێک باندی حوتت هەبێ بە تۆتەڵ و لە هەر سێکشنێک 6 کەمترت نەبێت و چۆن ئەینێری لەگەڵ زەرفەکە ئەینێری نەخێر لەگەڵ ئەو زەرفە ناینێری بەجیا پەیوەندی بە برج کاونسڵەکەی لە هەولێر پێیان ئەڵێ کە کۆپیەک لە بڕوانامەکەم ڕاستەخۆ لەلایەن خۆیانە و بینێرن بۆ بۆردی دەرمانسازانی کەنەدا تۆ هیچ پەیوەندی بەو شتەوە نییە خۆیان ئەینێرن و سەیری نمرەکانت دەکەن لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە حەزەکەم ئاماژەی پێ بێم Educational Credential Assessment for Canadian Immigration Program یعنی چی؟ بۆ نمونە تۆ بڕوانامەکانت ئەنێری بۆ پشتڕاستکردنەوە بۆ هەڵسەنگاندن و پێیان وتی کە تۆ هەمان ئاستی خوێندنت هەیە لە وەکو زانکۆکانی کەنەدا باشە بەڵام لەلایەکی ترەوە تۆ هەست لێ پرۆفایلی ئیکسپرس ئنتری بکەیتەوە بۆ ئیقامە بۆ ئەوانەی کە زانیاریان هەیە ئەزانی کە ئیکسپرس ئنتری کە پرۆفایلەکەیتەوە ئەبێت چی بکەی بڕوانامەکەت پشتڕاستکردنەوەی بۆ بکەی بۆ ئەوی نەبێتە دوو ئیش لێت ئەم ریکوێست فۆرمە پڕەکەیتەوە تیایدا ئەکەی کە ئەو راپۆرتەی ئەینێرن بۆت لە بۆردی دەرمانسازانی کەنەدا بەکاری بێنی بۆ پرۆفایلەکەت لە ئەکسپرس ئنتری بۆی پێویست نەکە تۆ دووجار پرۆفایل دووجار بڕوانامە بنێری تو پارەی زۆرت لێ بڕوە ئەم فۆرمە پڕەکەیتەوە دوایەوە ئەتوانی پرۆفایلی ئیکسپرس ئنتری بکەیتەوە ئەم هەنگاوت تێپەڕانەوە تاڵ پێویست ناکات بڕوانامە بنێری ئەم فۆرمە پڕەکەیتەوە ئەینێری لەگەڵ زەرفەکە چی تریش ماوە ئەم وێبسایتە هەموو شتێکی باس کردووە تاقیکردنەوەکان چەنی تێچێ چۆنە و لەکوێ ئەکرێ و هەرچی پرسیارێکت هەبێت لە مێشکتە هەمووی لەم وێبسایتە ئەتوانی بیدۆزیتەوە وەڵامەکانی بدۆزیتەوە من تەنها بە شێوەیەکی گشتی باسم کرد شتێکێ من لێرە ناتوانم زۆر بە دیتێل زۆر بە قوڵی بچمە ناو بابەتەکە لە بەرەوەی ناوم تۆمار نەکردو ئەکاونتم نیە و کۆدم بۆ نەهاتووە نازانم دوای ئەوە چیە بێ بەڵام تۆ کە کۆدەکەت بۆیەت و ئەکاونت ئەکەیتەوە وردە هەنگاوەکانی داهات و خۆیان پێت ئەڵێن بە ئیمێل بۆ تێت کە چی بکەیت و ئەگەر هەر پرسیارێک تەبێ و هەر تێبینیەک تەبێ ئەتوانی ئیمێڵیان بۆ بنێری وەڵامتێنەوە بەڵام ئێستا وەکو شتێکی گشتی ئەمە پرۆسەی بەدەستهێنانی مۆڵەتی کارە بۆ دەرمانساز لە کەنەدا ئەنجا پرسیارە گرنگەکە و پرسیارە کۆتاییەکە دوا پرسیار باشە دەرمانساز لە کەنەدا چەندێکە داهاتی ساڵانی بۆ ئەم مەبەستە شینە گۆگڵ ئەنووسین فارمەسی salary in Canada by province بە پێی پارێزگاکە با بزانین ساڵانە یەکێک دەرمانساز بێ چەنێ وەرەگرێ تۆ ئەم هەموو هیلاکی ئەکەیت و بێنە و بەردەیە و بڕۆ تاقیکردنەوە بکە ئەو هەموو پارەیە نزیکی دفتەرێکت ئەڕوە تۆ توانی ئەو پارەیە دەربێنیتەوە وەڵامەکەی بە دڵنیاییەوە ئێستا لە ڕێی ئێستا بە پێی جۆب بانک راپۆرتێکی بڵاو کردوتەوە کە داهاتی ساڵانەی فارمەسیست چەندێ بۆ لە 2019 بۆ نمونە ئۆنتاریۆ کەمترین داهاتی $40,000 بووە لە ساڵێ زۆرترینیشی $143,000 بۆ لە ساڵێ باشە ئەمە بە پێی چییە گۆڕێ بە پێی ئەزمموی کارەکەتە گۆڕێت تۆ چەند ئەزمموی کارت هەیە لە کوردستان چەند ساڵە فارمەسیستی بە پێی بەهرە و توانە و نمرەی تاقیکردنەوەکانت بەپێی ئەو کارێک کە تۆ CV بۆ ئەنێری تو وەرتەگرن بەڵام لە نێوان کەمترین
یعنی کەمترین داهات 40,000 دۆلارە کە کاتە 4 دەفتەر ساڵانە 4 دەفتەری کەنەدی بۆ 143,000 دۆلار. ئەوەش لینکەکەتان بۆ دانێم ئەم وەبسایتە بۆی سەیری کەمزان داهاتەکان بە پێی پارێزگاکان چۆنە گۆڕێ. ئەنجا ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو هەر شتێکتان هەبوو لە کۆمنت بۆم بنووسن و بیرتان نەچێ ڤیدیۆکەم شێر بکەن لەگەڵ هاوڕێکانتان و ئەخۆشت ئەگەر دەرمانساز نیت و فارمەسی تاو نەکردووە زۆر ئاستایی هەر سەیری ڤیدیۆکەم بکە ئیشت چیۆنیە شێری بکە و لایک و سەبسکرایب و ئیتر بڵاوی کەرەوە بە سۆشیال میدیا. ئەنجا هەتا بابەتێکی تر و ڤیدیۆیەکی تر لەسەر وەرگرتنی مۆڵەتی کار لە بوارە جیاوازەکان منە بێ بڕۆم. هیوای کاتێکی خۆش بۆ ئێوە خواتان لەگەڵ.